einiges. بابەتی گاز کە باسمان کرد کێشەی نەوتی هەروە نەوت و گازی هەولێر و بەغدا کە ئێستا باڵوەسراوی ماوەتەوە ینی کێشەیەکە بەسراوەتەوە بە تەواوی جیهانیش ئەنەگەر بێت و ئەو کێشە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەبێت درێژە بکێشێت ئەوە کاریگەری دەبێت لەسەر سەرجەم ئەو جم و جۆڵانەی کە لە وڵاتانی شەی بە تایبەتی تورکیا چونکە ئەو نەوت و گازی کە بە تورکیادا بە بەندەری جیهان تێدەپەڕێت نزیکەی 400 تاوەکو 500,000 بەرمیلە ئەگەر بێتەوە بڕیارە جێبەجێ بکرێەوە تورکیاش ناچارە نەوت لە ئێران و رووسیا دەکرێت ئەمە کێشەکە بەسراوەتەوە بە تەواوی جیهان و بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتەوە تەواوی ئەو کێشە کە ئێستا لە جیهاندا سەری هەڵداوە بە تایبەتی کەمبوونەوەی گاز بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی ئەومە دەیبەستینەوە بە بابەتەکەمان بە میوانداری شەهریار شێخلەر شارەزا لە بواری وزە کاک شەهریار زۆر بەخێربێت ئەو دەست پێشخەریە کۆمپانیا ئەمریکیەکان کارێکی باشە بەڵام گرنگ ئەوەیە سەر بگرێەوە ئەمریکا بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەو بابەتەی کە ئێستا لە نێوان هەولێر و بەغدا هەیە چۆن دەڕوانی و دەست پێشخەری کۆمپانیەکان لە ڕاستیدا ئەو کۆمپانیایانە تا ئێستا ئەوڵەن یەکەم باسی ئەوە بکەین کە ئەوان حتمما پێشتر دراسیان کردەوە و ئاگادارن لەوەی کە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان و ئەو گرێبەستەی کە ئەوان لەسەر ئەو یاسایە کردویانە شتێکی دەستوریە شتێکی نادەستوری نییە و لە پاش مانگی شوباتەوە بۆ جۆرێکی ئێوە باستان پێکرد کێشەیەک دروست بووە لە نێوان حکوومەتی فێدراڵی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەوان ئاگاداری ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندین ئاستی جیاوە لە ئاستی وەزیری سامانە سروشتەکان لە ئاستی شاندی باڵا و تەنانەت لە ئاستی سەرۆکی حکوومەت حەولی داوەکە ئەم کێشەیە هێور بکاتەوە و کێشەیە چارەسەر بکات بە پێی دەستور بەڵام تا ئێستا وەڵامێک گۆڕ نەگیراوە ئەوان هەر بۆ جۆری کە جەنابەت باستان کرد ئاگاداری ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەمایە بەرهەمهێنانی نەوت لە چێلگەکانی بۆ 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژدا بەرز بکاتەوە ئەوە ینی چەندین میلیارد دۆلار و بەرهێنانی زیاتر لەبەر خاتری ئەوە ئەوان دەیان هەوێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت وەختێکە لە هەمووی ئەو ئاستانەدا هەمووی ئەو حەولانە تا ئێستا نیتوانانی و کێشەیە چارەسەر بکە ئەوان وەکو هەنگاوێکی دواتر ڕویان هێناوە تا نێوەنگرێکی دەرەوەئی کە بتوانێت کاریگەری لەسەر هەتێکلا هەبێ بۆ ئەوی کە بتوانێت ئەم کێشەیە چارەسەر کات و بۆ ئەو مەبەستە جارێ ڕویان کردوتە حکوومەتی ئەمریکا کە ئەو بتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە بە بڕوای من ئەگەر بەغدابی هەوێت بە پێی دەستور و بە پێی ئەو شتەی کە لە یاسادا هەیە معاملە بکات نێوەنگریەکە دەتوانێت سەرکەوتوو بێت و دەتوانێت کێشەکان چارەسەر بکات تا ڕادێکی زۆر بڵێ بە جۆرەی دەستور ئەو گرێبەستانە کراوە ئەوە چەندین جار حکوومەت باسیەوەی کردووە کە بە دەستوری دەیانەوێت کێشەکە چارەسەر بکەن بەڵام درەنگکەوتنی ئەو بڕیاردانە لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە تا چەند زیانی دەبێت بۆ سەر سێکتەری نەوت و گاز هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا بیانیەکان کە لە کوردستان کار دەکەن لە ڕاستیدا هەتا ئێستا دەزانین کە هیچ کامەیەکان کارەکانیان لەبەر خاتی ئەو بابەتە ڕان نەگرتووە هیچ پرۆژەیەک و هیچ دێڤڵۆپمنتێک لە چێلگە نەوتەکانی هەرێمی کوردستان لە بەخاتی ئەو بابەتەوە دوان نەکەوتووە نەوتی هەرێمی کوردستانش هەتاوکنی ئێستا هەر بە ڕێی جاران وەکو پرۆسەیەکی کە پێشتر بوویەتی هەم بەرهەم دێ و هەم دەفرۆشترێ یعنی تا ئێستا ناتوانین بڵێن کێشەیەکی ساز کردووە بەڵام ئەوەی کە دیارە واقع ئەو کۆمپانیانە کۆمپانیایەکی نێودەوڵەتین هەمویان لە وڵاتانی جیاوازی جیهان و لە بورسەکانیان پشکەکانیان ئەرز دەکرێت و خەڵکێکی زۆر سەرمایە و پارە و خۆیان لەو کۆمپانیانەدا سرف کردووە ئەوان بۆ ئەوەی کە بتوانن یەکی بانکەکان لەبەر ئەوەی کە پارە ڕاکێشن و وامێ گۆر بگرن بۆی کە بتوانن پرۆژەکانیان لە کوردستان جێبەجێ بکەن و دواتر خاوەن پشکەکانی خۆیان بتوانن دڵنیا بکەنەوە لەوەی کە ئەو بابەتانە تووشی کێشە نابێ پێویستیان بەوە هەیە کە خۆیان دڵنیا بکەنەوە و پێویستیان بەوە هەیە کە بەلانی کەم دڵنیایەک بۆ کورتمەودایەک وەربگرن لەلایەن هەم حکوومەتی هەرێمی کوردستانە و هەم حکوومەتی فێدراڵیەوە کە ئەوان تووشی زەرەرێک نابن کە بتوانن هەنگاوی دواتر بنن حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار تا ئێستا ئەو شتەی دووپات کردوێتەوە کە بە پێی گرێبەستەکان و بە پێی ڕێکەوتنێکە لەگەڵ ئەوان کردوێتی ئامادەی و بەردەوام دەبێت ئێستا ئەوان زیاتر چاویان لەوەیە کە بەغدا شەر هەمان هەسوکەوتی هەبێت و بتوانن کێشەکان چارەسەر بکرێت کە ئەو ریسک و مەترسیە لەسەر و بەرهێنانی ئەوان لا بچێت باش ئەگەر بێت و باس بە شێوەیەکی گشتی باسی جیهان بکەین لە ڕووی گازەوە یان ئێستا دەبینین کە رووسیا گازی لە ئەوروپا گرتەوە ینی هەوڵەکانی ئەوروپاش لە ماوەی ڕابردوو تا چەند سەرکەوتنی بەدەستێناوە و تا چەند دەتوانرێت ئەو کێشەیە چارەسەر بکرێتەوە وەکو خۆیان باسی دەکەن ئەڵێن زستانێکی سەختمان لە پێشە بەدڵنیایەوە ئەم کێشانە هەمووی پاش هێرشی رووسیا بۆ ئوکراین سەری هەڵدا و پاش ئەوەی کە ئەوان چەندین جار هۆشداریان بە رووسیادا کە ئەگەر ئەو هێرشە ئەنجام بدرێ ئەوان حەول دەدەن کە نەوت و گازی رووسیا کەم بکەنەوە بە وڵاتەکانیان پێش ئەو هێرشە ئەوان بە ڕێژەی 40 بۆ 50%
بۆ گاز و دواتر نزیکەی زیاتر لە 30% بۆ 90 پەیوەست بوون بە نەوت و گازی رووسیا تا ڕادەیەکی زۆر. ئەگەر سیرێکی مێژوو بکەین لە 50 ساڵی ڕابردوودا یەکێتی سۆڤێت و لە دوای ئەو رووسیا زۆری حەولدا و بەرهێنانێکی بەرچاو بکات و پێشکەوتنێکی بەرچاو بکات لە نەوت و گازی خۆیدا بۆی کە ئەو نەوت و گازە هەناردەی بازارەکانی ئوروپا بکات. بە مەبەستی ئەوەی کە یەکەم سەرچاوەیەکی داهاتی باشی دەستکەوێت، پەیوەندێکی دارایی و ئابووری و سیاسی باش لەگەڵ ئوروپا بتوانێت جێبەجێ بکات و سۆڵ بکات و هەم ئەوەی کە بتوانێت کۆنتڕۆلێک و کاریگەرێکی لەسەر سیاسەتی ئوروپا بەرامبەر رووسیا و پەیوەندی ئوروپا لەگەڵ ئەمریکا هەبێت. ئێستا رووسیا دەبینێ هەمووی ئەم دەستکەوتانەی بە هێرشێک بۆ ئوکراینە کەوتۆتە ژێر مەترسیە و تا ڕادێکی زۆر لە دەستی داوە. ئێستا ئوروپایەکان باز لەوە دەکەن کە بێنیاز بن لە نەوتی رووسیا، لە گازی رووسیا. ئێستا لە ئەمریکا و LNG هاوردە دەکەن، لە قەتەرەوە پلانیان هەیە زیاتر بەدڵنیایەوە بەش ناکە، بەڵام ئەوان ئۆپشنی کەشیان لە بەردەستە. ئێستا دەبینین کە لە فکرەوەدان کە وزە نوێیەکان وەکو وزەی باوەکو وزەی خۆر ببوورە زۆر زیاتر پەرەی پێ بدەن. لە فکری ئەوەدان تەنانەت دوێنێ و پێرە بەڕاگەیاندرا کە فەرەنسا کە 50% وێستگە ئەتۆمیەکانی ڕاگررت بوو بە تەمای کارای بکاتەوە بۆ زستان و تەنانەت ئەڵمان سەرڕای هەموو ئەو یاسا چوند و تۆڵانەی کە بۆ ژینگە پارێزی هەیەی خەریکە ڕوو دەکاتەوە گازی خەڵوس ببوورە وزەی خەڵوس، یعنی ئەوەی کە ئەوان چەندین ئۆپشنیان هەیە بۆ ئەوی کە بەلانی کەم کاریگەری نەمانی گاز و نەوتی رووسیەکەم پێویستی بەکاتەیە. رووسیاش ئاگاداری ئەو بابەتە هەیە. دەزانین کە ئابووری ئوروپا لەسەر وزەی هەرزان بنیادنراوە، هەرزان و بەردەست. ئەم هەرزان و بەردەستە تاوکن ئێستا گازی رووسیا بووە. ئەگەر ئەو هەرزان و بەردەستە نەمێنێت هەروەکو ئەو جۆرێکی ئێستا دەبینین هەڵاوسان لە ئوروپا گەیشتۆتە 9 بۆ 10%. رووسیاش ئاگاداری ئەم بابەتە زۆر بە وردی هەیە لەبەر خاتری ئەوە لە ساڵانی ڕابردوودا وەکو کارتێکی کورتمەودا بەکاری دەهێنا لە مانگە ساردەکانی ساڵدا گازی کەم دەکردەوە نرخەکەی پێبەرز دەکردنەوە و ئێستا و خەریکە بە تەواوی خەریکە هەناردەکردنی بۆ بەشێک لە وڵاتان ڕاگرتووە. ئێستا نۆردستریمی یەکی دیسان ڕاگرتوێتەوە و بەما حەول دەدات کاریگەری بکاتە سەر بڕیارەکانی وڵاتانی ئوروپی و تا ڕادەیەک پاشەکشیان پێ بکات و پاشگەزیان پێ بکات. دەبێت بینین لە چەند مانگی داهاتوودا کامیان زیاتر سەرکەوتوو. زۆر سپاس شاریار شێخلێر شارەزە لەباری وزە سپاس کە لەگەڵمان بوویت.